مانگێک بەسەر پێکێنانی لیژنەی هەمواری دەستوری عێراق تێپەڕی و لیژنەکەش لە قۆناغی وەرگرتنی ڕاوبۆچوونەکان لەسەر هەمواری دەستوردایە. دوای سەرهەڵدانی خۆپیشاندانەکانی عێراق لە مانگی دەی ئەمساڵ و داواکاری خۆپیشاندەران بۆ هەمواری دەستوری عێراق، پارلەمان لە 28 ئۆکتۆبەر لیژنەیەکی بۆ هەمواری دەستور پێکێنا. بەپێی دەستور چەند لایەنێک مافی پێشکەشکردنی پێشنیازیان بۆ هەمواری دەستور هەیە. لە مادەی 126 دەستوری عێراقدا هاتووە هەر یەک لە سەرۆکۆمار و سەرۆکی ئەنجومەنی وەزیران پێکەوە یان یەک لەسەر پێنجی ئەندامانی پەرلەمانی عێراق مافی پێشنیازی هەمواری دەستوریان هەیە. سەبارەت بە پێکێنانی لیژنەی هەمواری دەستوریش بەپێی مادەی 142 دەستور، پارلەمان لە سەرەتای کاریدا لیژنەیەکی تایبەت کە نوێنەراتی پێکاتە سەرەکیەکانی کۆمەڵگەی عێراقی بکە پێک دەهێنێت و ئارکی لیژنەکەش ئامادەکردنی ڕاپۆرتێک لەسەر هەمواری دەستور دەبێ کە ماوەکەی لا 4 مانگ تێپەڕ نەکە. بەشێک لە شارەزایان دەڵێن بەپێی دەستور دەبێت لە سەرەتای خولی کارکردنی پارلەماندا لیژنەی نووسینەوەی راپۆرتی هەمواری دەستور پێک بهێنرێ. بەڵام لە ئێستای عێراقدا لیژنەکە دوای زیاتر لە ساڵێک و 6 مانگ لە دەست بەکاربوونی خولی چوارەمی پارلەمان پێکاتوە. ئەمەش کێشەی یاسایی دروست دەکا. لە خولەکانی ڕابردووی پەرلەمانی عێراقدا لیژنەی هەمواری دەستور پێکاتووە، بەڵام هیچ ئەنجامێکی نەبووە. لیژنەکەی ئێستای هەمواری دەستوریش دوای مانگێک لە دەست بەکاربوونیان لە قۆناغی وەرگرتنی ڕاوبۆچوونی لایەنەکاندایە. لیژنەکە 3 مانگی لە بەردەمدا ماوە بۆ ئامادەکردنی راپۆرتی هەمواری دەستور. دواتریش پێشنیازەکان دەخرێنە بەرنامەی کاری پارلەمانەوە و دەبێ بە ڕێژەی دەنگدانی زۆرینەی 2 لەسەر 3 دەنگی ئەندامان پەسەند بکرێ. پاشان دەچێت بۆ ڕاپرسی جەماوەری. مەرجە بۆ سەرکەوتنی ڕاپرسیەکەش ڕەزامەندی زۆرینەی دەنگدەران بەدەست بهێنێ. لە کۆتاییشدا دەخرێتە بەردەستی سەرۆکۆمار بۆ تەستیقکردن. لەگەڵ پێکێنانی لیژنەی هەمواری دەستور لە پەرلەمانی عێراق بەشێک لەو مادانەی دەستور ئاشکراکراون کە ئەگەری گۆڕانیان هەیە. لەوانە گۆڕینی سیستمی پارلەمانی بۆ سەرۆکایەتی، یەکلاکردنەوەی کوتلەی گەورە لە ناو پەرلەمان، کەمکردنەوەی ژمارە کورسیەکانی پەرلەمان، مانەوایان هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگاکان. بە بڕوای بەشێک لە ئەندامانی لیژنەی هەمواری دەستور لەم خولەدا هەمواری دەستورکارێکی قورسە و لە ئێستادا پەرلەمانی عێراق دەیەوێ هەردوو پرۆژە یاسای کۆمیسیۆنی هەڵبژاردن و هەڵبژاردننی پەرلەمان پەسەند بکە. دوای پەسەندکردنیشان هەڵبژاردننی پێشوەخت دەبێتە ئەگەرێکی بەهێز. دەستوری هەمیشەی عێراق لە 144 مادە پێکاتووە. ساڵی 2005 لەلایەن لیژنەیەکی 7 کەسیەوە کە 15یان کورد بوون نووسراوەتەوە. دەستورەکە لە 15 دەی 2005 خرایە ڕاپرسی جەماوەریەوە و لە 178 بەشداربووان دەنگیان پێدا.